سڵاو من کاردۆس ڕەسوڵ پزیشکی ڤێتەرنەریم لە بڕگەی ئەمڕۆماندا باسی جۆرە پەلەوەرێک دەکەین کە ناوی مریشکە. طبعاً مریشک چەند جۆرێکی زۆری هەیە، دەتوانم بڵێم سەروی 400 بۆ 500 جۆری هەیە لە جیهاندا و هەر لای خۆمان بە مریشک یاخود هەر بە پەلەوەر ناسراوە و لە وڵاتانی تریشدا مەسەلەن وڵاتە ئینگلیزیەکان بە چیک و چیکنس ناسراوە، لە زۆر شوێندا بۆ کورتکردنەوە پێ دەگوترێت چیکس. طبعاً تەمەنی ئەو ئاژەڵە دەگۆڕێت بە پێی جۆرەکەی. ئەو جۆرێک لە دەواجینەکاندا بەخێو دەکرێت تەمەنی کەمترە لەبەرەوەی فاست گرۆوینگە، واتە زوو گەشە دەکات، زووش تەمەنی تاوا دەبێت و تووشی کێشەی نەخۆشی زەخت و تووشی نەخۆشی گورچی لەو ئەو نەخۆشیانە دەبێت. طبعاً نیشتیمانی ڕەسەنی ئەم پەلەوەرە با بڵێن کێشوەری ئاسیایە، سەرەتا لەوێەوە پەریان سندووە بڵاوبوونێتەوە، هەروەها چەند جیناتێکی لێکەوتۆتەوە، چەند شێوازێکی جیاوازی لێکەوتۆتەوە. طبعاً مریشک بە پێی جۆرەکەی ئەوەی کە ئێمە ئەمڕۆ باسی دەکەین زیاتر مریشکی کوردیە، ئێمە لە کوردستانین. مریشکی کوردی پێویستی بە ژینگەیەکی وەسەتە 30 بۆ 33 پلە. شەوانە عادەتەن دەکرێنەوە ژوور و ڕۆژانە دێنە دەرەوە، عادەتەن جیهانی کراوە یاخود شوێنی کراوە بۆ مریشک باشترە لەبەر هەوا گۆرکێ و لەبەر ئەوەی مریشکەکە بە تەواوەتی لە ژووردا نەمێنێتەوە و بێگومان پێویستیشی بە خۆراکە مریشک بەردەوام دەگەڕێت، بەردەوام سەری لەسەر زەویەوەکو ئێمە هەمومان دەیزانین، بە دوای خۆراکدا دەگەڕێت، بە دوای سەوزەدا دەگەڕێت کە ئەوە هەمووی وای کردووە مریشکەکە زیاتر لە دەرەوە بەخێو بکرێت لە ناو ژینگەیەکی دەرەوە ژینگەیەکی کراوە. ئەوەی کە زیاتر فۆکەسی دەخەینە سەر ئەوەیە کە هۆکاری نەخۆشی خۆیان لە چی بپارێزن؟ لە خواردنی پیس، لە شوێنێک کە شەی هەڵێناوە یاخود خواردنێک کە تووشی کەڕوو بووە، ئەو جۆرە خواردنانەیان پێ نەدرێت. تەبەن بە شێوازێکی گشتی نەخۆشیەکانی مریشک بریتین لە چەند نەخۆشیەک کە هۆکارەکانیان یەکێکە لەوانە: ڤایرۆسیەکان، بەکتریایەکان، کەڕوەکان، مشەخۆرەکانی خوێن و چارەسەری ئەو نەخۆشیانەش بۆ هەر یەکێک لەوانە جیاوازە. بۆ مشەخۆرەکان چەند جۆرە چارەسەرێک هەیە کە دەتوانرێت تێکەڵی ئاو بکرێت و دەتوانرێت بە تایبەت بە شێوازی دەرزی بە مریشکەکە بدرێت. و بۆ ڤایرۆسیەکان بەداخەوە تا ئێستا نەمانتوانیەوە ئەنتی ڤایرەڵێکی سەرکەوتوو بهێنینە ناو کوردستانەوە، بەڵام ئەویش بە هەمان شێوە دەتوانین بە شێوازی سەپۆرتیڤ تریتمنت حاڵەتەکەی لەسەر مریشکەکە کەم بکەینەوە، وەکو ڤیتامینەکان، وەکو مادەکان زاگرنگەکان کەوا دەکات مریشکەکە زیاتر بەرگەی ڤایرۆسەکە بگرێت و لەوانەیە نەمێنێت لە ناو مریشکەکەدا. بەڵام هەتا ئێستا چارەسەرێکی تەواو تایبەت بۆ ڤایرۆس نەدۆزراوەتەوە. طبعاً مریشکی کوردی هێلکەکەی بەتامترە یاخود باشترە لە ڕووی کوالەتیەوە لەو مریشکانەی کە هێلکە دەکەن لە دەواجین. بۆچی؟ طبعاً ئێمە دەزانین کە هێلکە دەوڵەمەندترین خۆراکە لە جیهاندا بە مادە سوودبەخشەکە، بەڵام لە مریشکی دەواجیندا جۆرە بۆنساردێکی هەیە یاخود بڵین بە تەواوی مادەکان دەوڵەمەند نییە، یاخود کوالەتەکەی خراپە، زەردێنەکەی تێکەڵ بۆ بەسپێنەکەی. ئەو حاڵەتانە لە مریشکی کوردیدا کەمترە. ئێمە بە باشی نازانین مریشک لەگەڵ بزندا بەخێو بکرێت، لەگەڵ مەڕدا بەخێو بکرێت و بە هەمان شێوە مریشک لەگەڵ قاز و قەلدا بەخێو بکرێت، چونکە قاز و قەل خۆیان پەلەوەرێکن کە زۆر بەرگەی نەخۆشی ناگرن و هەروەها دەبنە هۆی هەڵگرتنی جۆرەها نەخۆشی جیاواز. ئەوەش دەبێتە هۆی گواستنەوەیان تەنانەت لە ڕێگەی هەناسەوە، لە ڕێگەی لیکەوە، لە ڕێگەی ڕژێنەکانی چاولووتیانەوە کە ئەوەش هەمووی دەبێتە هۆی گواستنەوەی نەخۆشی لە قازەکەەوە یاخود لە قەلەکەەوە بۆ مریشکەکان. طبعاً خۆراکەکە چەند جۆرێکە لە مریشکی ماڵاندا گەنم و جۆ هەتا هەندێک جار خواردنی ماڵەوەش، و لە مریشکی دەواجندا تەنها علەفە. ئەو علەفەش بەپێی تەمەنی مریشکەکە قیاسەکەی دەگۆڕێ کە لە علەفی سفرەوە دەست پێ دەکات هەتاوەکو قیاسەکانی تر. ئەو علەفە چەند خۆراکێکی تێدایە کە پێک دێت لە پرۆتین و کاربۆهیدرەیتەکان و سەرچاوەکانی وزە بۆ مریشکەکە و لە هەندێ سەرچاوی علەفیشدا تەنانەت ڤایتامینەکانیشی تێکەڵ دەکرێت، یاخود کالسیۆم و مەگنیسیۆمی تێکەڵ دەکرێت.